بۆ ئەو کەسانی کە خۆیان بە ئەهلی تەوحید ئەزانن جوان دیراسی بکەن و بۆ ئەو کەسانی کە داواکەن ئەمر بە چاکە و نەهی لە منکەرەکە کابێت دەروێشی بیکەن بە دەروێشی بکەن نەزان کەلیمەی دەروێش لە چێوات ئەوسا خەڵک لە هیندستان و پاکستان و ئەفغانستان و بیلادی ماوەڕاء النەهر سەرجستان ئەچوون بۆ حەج بە پێ لە سەردەمی عەباسیەکان پاشا لە سەردەمی هارون الرەشید و لە هەڵدا هاتووە ئەچوون بۆ حەج ئەچوون بۆ عەمرە ئەچوون بۆ جێگانە بە پێ بە کەسابەتی خۆیان کە لە ماڵەوە هاتە دەرەوە بە پێ هیچی پێ نەبوو چوێ ئەم شار لەوێ هەر ئیشێکی دەستکەوتە ئەی کرد ئەوەنە بژێوی کۆک هاتەوە سەفەری مانگێکی پێ بکات بۆ وڵاتێکی تر اینجا دیسان ئەمانە ئیشیە کرد سەفەری مانگێکی تر بۆ وڵاتێکی تر تا گەشتە حیجاز لەوێ حەجیە کرد عەمرەیە کرد بە هەمان شێوە گەڕایەوە ئەمە پێی ناوترا دەروێش بەس هەیان بوو ناگەڕایەوە ئەمایەوە لە حیجاز بانگ بدرایە بۆ جیهاد دەچۆ لەشکرەوە لە جیهادی شانە بۆ بەهاتایەتەوە بۆ دوورگەی عەرەبی بۆ مەککە و مەدینەوەمان دەستێ کرد بە ئەمر بەمەعروف و نەهی لە منکەر هەر منکەرێکی بدیە زۆر تۆڵ نەبوو لەسێ باشە جاکە بەمە ئەیانوت تۆ چیت زمانی نازانی عەرەبی طبعاً پێشەوەی ئەمر بەمەعروف و نەهی لە منکەر کە زمانی نازانی کە پێیانوت تۆ چیت بۆ هاتووەتام لەشکرە بۆ نمونە کە بانگیان کرد توێ لەشکرەوە ئاوا من دەروێشم دەروێش یعنی چی یعنی من لە دەرەوەی وڵاتی خۆم ئەژیم لە پێناوی ئەڵڵا ئەو معناکێتی یعنی ئەم دینە منی لە وڵاتی خۆم هێناوەتە دەرەوە بەس لەمە بەسی ڕەزامەندی ئەڵڵا بژیم و تەواو ژیانم بۆ بەکاربێنم ئاوا ئیتر دوایی کە زمان فێر بوون و تێکەڵای عولەما بوون و عیلمی شەرعی فێر بوون و ئەوانە دەستیان کرد بە ئەمر بمەعروف و نەهی لە منکەر نەئەگەڕانەوە لە سوڵتان و دەسەڵات ومانە ئەو شتانەیان نازانین ئاوا داوایان کرد بە مجەڕەدی بێ ئەوەی مەمنوونی کەس بن بۆی خۆیان بە نەپاڵ هیچ کەس سوڵتانەکانی عەباسی تا سەلجوقیەکانی ژەبوونەمان هاتن تاقییانە کردنەوە بزانین ئەم ئەمر بمەعروف و نەهی لە منکەرام داوای بۆ چییە ئایا بۆ ئەوەیە دنیا بەدەست بێنێ یا مەکانەت بەدەست بێنێ لە دڵی خەڵکیە مەکانەت بەدەست بێنێ لە دڵی خەڵکیە بۆی دوایی کورسیەکەم لێزەوت کە بۆی دوایی دەسەڵات بگرێتە دەست یا بۆ ئەڵڵا بۆی هەڵەسات چیە کرد خەڵکی هێنار بۆ لایەن لە جوندی و وەزیرەکانی خۆی و بڕۆ ماڵی بۆ بەرە پارەی بۆ بەرە بزانە موقیفی چییە بێ بزانە هەڵیەگرێ بزانە مەدحی منەکە بزانە ثەناء مەکا وەکو شاعیرەکان وەکوانە کەوایانی زنجیک بنۆلی هەندێکی کە وەریەگرت و ئەیبرد خەڵکی پێکەوە کردەوە لە خۆی و نەیتر خۆی لای خەڵکی خۆشەویست دەکرد بڕۆ بزان چیەکە تر پارەکەیان هەیە کە بۆیانە بر ئەم دەروێشە ئەوای بەخۆیەوت وەری ناگرم ئەیانوت ئەمری خەلیفەیە هەر بێ وەریگرت دوای کەوتم بزانم پارە چی لەکە باشە ئەچوو جاری وا هەبوو ڕاستەوخۆ لە ماڵەکەی خۆی پارەکەی هەڵەگرت بۆ چۆ دەرەوە هەر فەقیرێکە گەشت لەوانی کە بەم ڕۆژگارە دیبوونی پارەکەی دانی باش بەشی دانی یاخود ئەچوویە بازار پێداویستێکی زۆر یەکڕی بە کەسێکە هەندێک هێنار بۆ ئەم ماڵ بە کەسێکە هەندێک هێنار بۆ ماڵ بە کەسێکە هەندێک هێنار بۆ ماڵ هیچی بۆ خۆی هەڵناگرت خەلیفای زانی ئەمە ڕاستەکە لەبەر ئەڵڵام کاراکە دنیای نایە دەسەڵاتی نایە پارەی نایە شتی نایە بۆیە ئەی وازی لێبێن بەڵام هەر کەسێ وەکو ئەمینە کردایە ئەمدەوە دنیایە ئەو درۆوە کە ئەمر بمەعروف و نەهی لە منکەری بۆ دنیا داوای بۆ دنیایە بۆیە ها دەروێش لە ئەساسەوە هی ئەم حای و حوی و شێتی شتە نییە دەروێش لە ئەساسەوە ئەمە حەقیقەتی دەروێش و حەق وایە هەموو مسڵمانی ئاوا دەروێش جا ئەمانە بۆ وایانە کرد بیستە بوویان سەحابە وڵاتیانی ئەوانی فەتح کردو هیچی لە دنیا بەدەست نێنەوە هەمووی بە فەقیری مرد جهاد و داوا نەمووی ئەنجا چوون ئاوا دوای سەحابە لەو تایبەتمەندیە ئەمڕۆ ناوایان کردو بە تەقلەلێیان و سەربایان و ڕقسکردن و گۆرانی وتنەوەانە ناوەکەیان ناشرین کردو بەڕاستی ئێستا کواواکە ئێستا وایان لێ کردو شتێکی بۆ شێخ بێ بۆ ئەڵڵا نەبێ جەل جەلاله و دەروێشی ئێستا شێخی نەبوو شەنکەوتەی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بەتەنی ئاو شێن سەحابە کەوتبوو ئاو باشە بۆیە دەروێش دەتوانین بڵێین ئەو کەسانە بوون طریقەی سەحابەیان گرتبووە بەر بێ ئەوەی عەرەبی بزان
عربي فێربوون هەندێکیان مانەوە لە حیجاز هەندێکیان زەواجیان کردێ لە سعودیە لە مەکە و لە مەدینە عایلە هەیە پێیان وترێ عایلی دەروێش لەوە هاتوو باپیرانیان ئاوا هاتوون دەروێش دەژنیان ناو لێ مناڵیان بۆ یا هاتووە خۆی و ژنەکەی مناڵەکانیشی لەوێ نیشتە جێ بۆ نەڕۆشتەوە ئیتر مناڵی بۆ لەوێ هەر بە دەروێشەکان ناویان بردوون دوای کوڕی بۆ بە دکتۆر کوڕی بۆ وەزیر پێی درا دەروێش ماوەی قازی مەکە کابرایە بوو هەر لەو عایلەی دەروێشانە بوو لە قەدیمە بۆیە ئەو بابەتانە هەبووە ئەمە ئەو مەسەلەیە بۆیە ئینسانی داعی بانخوازە و کەسی بۆ ئەڵڵا جەل جەلالوهو جوڵێتەوە بێ ئاوا دەروێشی بیکە ئاوا دەروێشی نەگەمەی کەیسە تۆی بین ئەوە جاری وایە هەیە خۆی ئەمە سەباسیەکەین ئیمامی مالک ئەفەرمێ چوون بۆ لای ڕەبیعی کوڕی ڕاعی ئەفەرمێ هەستمە کەریت ڕەبیعە وردە وردە تاقیمە کاتەوە باشە ئەوێ بزانم چۆنم تاوەکو ئایا بیاڵێ ببم بە مامۆسا و ئیجازەم باتێ بڕۆم دەرس بڵێم و یاخودنا هەستمە کرد تاقیمە کاتەوە ئەمما مالک خۆی زیرەک بۆم ڕەبیعە زیرەک بوو ئەفەرمێ ئەچووم هەموو ڕۆژێ مڕاجعەمە کردە و خۆم بەقووەتە کرد لە حەدیثا و لەو بابەتانە فەرمێ ڕۆژێکی باین کردم وتی ئەی مالک دوو پرسیارە لێ یەکەم پێت هەڵێم پرسیاری یەکەمیان منی سەفەلە سەفەلە یعنی چروک و بێڕێز و بێئەرزش کێن ئەمانە بێقیمەتانە کێن لای تۆ ئەفەرمێ قلت من أصلح من أكل بدينه الدنيا فەرمێ وتم سەفەلە ئەوانن کە بە دینەکەیان دنیا خۆن ئەمە سەفەلە فەرمووی فمن سەفەلەت السەفەلە کێ با بڵێن چروکی چروکەکان ڕسوای ڕسواکان بێقیمەتی بێقیمەتەکان کێوە فەرمووی ئیمامی مالک فەرمێ جواب ما وتم من أصلح دنيا غيره بفساد دينه ئەو کەسەیە دنیای خەڵکی خۆشەکە بە تێکدانی دینەکەی خۆی ئێستا شێخەکە چیەکە بە دینەکە دنیا خۆوە ئەی دەروێشەکە ئێستا چیەکە دنیای شێخەکە خۆشەکە بە تێکدانی دینەکەی خۆی بە بەحای خۆی و تەقلە لیان و ڕەقس و سەما و گۆرانی شێخەکەشی لەولا کەیف سەفای خۆی و بە پارەی ئەو بە ژیانی ئەو بە حیمایەتی ئەوش فەرمودم ئەوانە بێقیمەتی بێقیمەتەکان سووکی سووکەکان چروکی چروکەکان باشە فەرمووی إمام مالك قال فأنت أهل للتدريس فصدرني فرموي ديك واتا تو أهلي أوي لمرو درز بليتو فرمي أنجا كدمي بمسؤولي حالة قلم مسقوتي رسول الله صلى الله عليه وسلم دعيك ربيعة مريم خوي جيك يقرب باشا درويش أوسا ئاوا ئەمڕۆ ئێستا چی لێ هاتووە ئاوایان لێ کردو خزمەتی شێخ کە جا دەروێشی ئەوسا خزمەتی دینی ئەڵڵا بکە دەروێشی بێ هیچ مەبەستێکی دنیا بەس ئێستا خزمەتی دنیای شێخەکە و بکە شێخەکەشێ بە دینەکەی دنیا بخوا ئەنجا دەروێش باشە نەبووە لە قەدیمە بنەماڵەی شێخ و دەروێش وەمانە شێخاتی بۆ کوڕ و بێنە خوارەوە خۆشیان لە باو باپیرانیان و بیهن دنیای پێ بەدەست بێنن و زەی و زار و شار و دێ و ئەوانە داگیرکەن بخواشتیوانە بوو ئەو ئیتر وردە وردە دینەکە کە بۆ دنیا بەکارێنرا وای لێ و هەوەش وای لێ کە دین زەلیل بی حب الدنيا وكراهية الموت وكو رسول الله صلى الله عليه وسلم فرمي أو واتان ليك كتنتزع مهابتكم من قلوب أعدائكم سامو هيبتان لضل دجمنا كانت أنا داب مال ريوان الشيء كان يتكالبون عليكم كما تتكالب الأكلة على قصاتي دا وزن سرتان بها مشيوتيتان بربن هر وكو چون كسانكي درندو برسي بربنا خواردنه كأكبيت بردسي ويا شيء إرادة زور مشكلة بتعبد لم دعوة كم كز رزقانية بيلي تماشا بكن خوتان چەند کەس هەوڵی دا بەم داوای دنیا بەدەست بێنێ سەرنجامیشی چۆن بوو چۆن کەوتووە چۆن ڕسوا بووە چۆن زەلیل بوو چۆن هیچ چروک بۆ قیمەتی نەماوە یعنی ئێستا خۆشیەک جاری وایە کە دەرەکەوێ 5,000 دەروێش لە 4 دەوڵەتی خۆی دیعاکە 2 ملیۆن دەروێشی بەڵام سەیرەکەی بەس دەرکەوێت تفباران و جوێن بارانەکرێت
بەخۆی و دەروێشەکانی ڕۆن کۆمنتیان بخوێنەوە سەبەبی چییە؟ سەبەکەوەیە الله سبحانه وتعالى نووسیویەتی لە هەر کەسێک کە بیاوێ بەم دینە دنیا بەدەست بێنێ بە ڕسوا بێ لەسەر یانی نووسیوە کوانە و داعیانەی خۆیان لەسەر مینبەرەکان شیر و شەپۆڕیانە نایە و خەڵکیشیان خستە شیر و شەپۆڕ دوای دنیایان هەڵبەژارد و معاشی زەخمیان هەڵبژارد چیان لێ الله سبحانه وتعالى خۆی لەسەر ئەوانەی نووسیوە کە کار بۆ بەدەستهێنانی دنیاکەنە بێ ڕسوا بن بزەلیل بن تعیس عبد الدین تعیس عبد الدین کەسە خۆی لە بابەکەیانە و ئەم بابەتە هەتاوەکو لە گەورەیە بێت تا لە بچووکیشا بێ هەروایە ئێستا طالبی عیلمە هیچ فێر نەبوو هیچ فێر نەبووە دوو پێشنێژی لەو مزگەوتەیە کردووە ڕوا دنیای پێ بەدەستێ دوو جار هاتووە مەخسوماتە پێشەوە یا خەڵکی مزگەوت سێدەی پێشەوە ڕوا دنیای پێ بەدەستێ دێ ئاوا زەلیلە بێ ئاوا ڕسوا بێ ئاوا کوژێتەوە ئاوا بەرەکەت لە هەموو شتێکی بڕێ هەبووە هاتووە تا ئێرە هاتووە ئێمەی کردو و خۆی بە ئێمە بە خەڵک ناسانەوە گروپی تەلێگرامی دانا و 4-5 لە خۆی کۆ کردێتەوە دەبڕۆیە سبزان چۆن زەلیل هەوڵی ناوبانگی داوە هاوای لێ الله سبحانه وتعالى ڕسوایەک دوایش کە ڕسوا بوو یا پێ تەڵێ ئۆمەتی و پێ وەڵێ لەو بازنەی وەردەرەوە هەر یە قساکەنەوە هەمویان هەرو قسەیەکەنەوە بەڵام ئەو بازنەیە تا تیای بوو بخوا لێی دەرەچوو لێی دەرناچوو و ئەو مزگەوتە تا تیای بوو بخوا لێی دەرەچوو بێ بە ئۆمەتی لێی دەرناچوو زۆر موشکیلەیە زۆر کەسیگە بە شێوازی تر ڕۆشتووە ئێمە لامان بووە ئەلێرە لە دەرسی ئێمە دانیشتووە و تەسویری خۆی کردو و کاتێک ئێمە دەرسەکاڵینەوە بە سناب بۆ کچی ناردوو توێتی من لە تەلەبە تایبەتەکانیەوە جا دامایی بێعەقلی بۆ کچی کە بەوە هەڵەخەڵەتی تر ئەم کوڕە پێ تەڵێ باشکرا من پیاو نیم بەمەوە خۆمەکەم بە پیاو ئێتۆ بۆ بە پیاوی ئەزانی بۆ پێڵە خەڵەتی خۆی ئەبێ ئەو موقیفەی یەکسەر سووک بێ لەلاو یەکسەر بێقیمەت بێ لەلات ئەنجا کە بێقیمەت نابێ لەلات دەی خۆشی لەو خراپتری و خودی ئەوەی کە تۆ ئەدەکەی وەرەگری و قسەی لەگەڵاکەیت و ڕێ دەی تەسویرێ بۆ بنێرێ و بۆی بنێری ئەو معناوێتەوە سووک و چروکی بۆیە کاتێک کە تۆ دێڵی فڵانە کە زوای کردووە سووکیکەم تۆ خۆ لەو سووکترەکرێ و لەویش سووکترە بی خودی ئافرەتەکە خۆی ئەم شتانە ئەبێ ئاگاداری بی ئاگاداری بی زەلام هەبووە وازی لەم داوایە هێناوە بۆچی تێتی هەڵگیری ئەو داوایە بم تعینم ناکە مزگەوتم نایە ئێسێش مزگەوتی نەدراوەتێ کەسانی کە هەبوون باشە هەڵگیری ئەم داوا بوون مزگەوت خۆیشەوە بەدوا بردون ئێستا مزگەوتیان لەبەرەوەی بۆ مزگەوتیان نەکردووە لە ئەوڕە بۆ دنیایان نەکرد و خۆتان دیقەت بن هەموو ئەو مامۆستایانەی کە ئیمامەت و خەتابەت و خزمەتی مزگەوت دەکەن لە پێناوی دنیا هەر بڕۆ لە لای خەڵکی مزگەوتەکەی خۆی قەدر و قیمەتی ئاوە الله جل جلاله أو زليلي لسان نسيب تعيس عبد الدين هم